بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە یادی 238 ساڵەی بنیاتنانی شاری سلێمانی بەرپرسان و حیزبەکان کۆمەڵێک بەیاننامە و قسەیان لەبارەی ئەو یادە بڵاو کردەوە لە کاتێکدا نە بەرپرسانی یەکێتی سەرۆکی حکوومەت هیچ بەڵێنی پرۆژەیەکی خزمەتگوزاری نوێن بۆ شاری سلێمانی پێنەبوو. لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین کێ لە پشت گەمارەدانی سزادانی شاری سلێمانیە، بۆچی لێرە هۆکاری وەستانی پرۆژەکان کەمی داهات و کەمی خزمەتگوزاری لە سنووری پارێزگای سلێمانی چییە و چۆن ئەم بارودۆخی کە لە سلێمانیە دەتوانرێت ڕاست بکرێتەوە، چارەسەرەکە چییە؟ لەگەڵ بەڕێز سەردار قادر پارێزگاری پێشووی سلێمانی سەرم پرسیارە دەکەیت. کاک سەردار بەخێر بێت، سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس کاک. سپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین سەرنجت چییە لەبارەی ئەو هەموو بەیاننامانەی کە دەردەکرێن لە یادی سلێمانیە؟ قسەی گەورەی تێدایە بەڵام پرۆژەی نوێی تێدا نیە. هۆکاری چییە کە ئەمڕۆ هیچ بەڵێنێک نەبوو بۆ خەڵکی سلێمانی، سنووری پارێزگای سلێمانی، پرۆژەیەکی تازە؟ کاک حەکیم، خۆتان شارەزان کە سلەیمانی دروستکردنەکەی دەسەڵاتێکی کوردی بە بڕیاری سیاسی خۆی دروستی کردووە. لە کاتی خۆیان بابانیەکان بەدەستێنی دەسەڵاتێکی لۆکاڵی کوردی خۆی دروستی کردووە. شارێک نەبوو کە داگیرکەران دروستیکەن. یا دروستکردنەکەی فاکتەرێکی مێژووی جغرافی جیۆپۆلیتیشی لەسەر بێ. دەسەڵاتێکی داگیرکەر مامەڵەی لەگەڵ سلەیمانیە بەوە بۆ کە شارێکی ترسناکە، کە شارێکە جوڵەی هەیە هەوڵی داوە قەتیسی بکە. بەڵام بە پرۆسەیەکی درێژخایەنی چەند ساڵەی حکومڕانی هەم لە مەلەکێتە هەم بۆ کاتی حکومی کۆماری. بەڵام لە سلەیمانیە نەتوانراوە سیاسەتی تەبعیز، تعریب، تەهجیر پیادە بکرێ وەکو لە شارەکانی تری ناوچە لە ناکۆشی لەسەرەکانە کراوە. لە ئێستادا دەسەڵاتی دووەمی کوردی هەوڵ ئەیە شار بێدەنگکە. ئەم شارە لە تەکوینیەوە، لە دروستبوونیەوە، لە سەرەتایەوە جۆرێک لە گیانی یاخیبوونی هەیە. ئەم یاخیبوونە ناچێشە ژێر دەسەڵاتێکی ڕەهاوە. هەمیشە گومانی هەیە، هەمیشە پرسیاری کردووە، هەمیشە ناهەبووە، هەمیشە ناڕازی هەبووە. لە فتراتی جیاوازی دەسەڵاتی کوردیە ئەم نایەنە و ئەم ڕایەنە جاری وا بۆ لە شێوەی ڕۆمانێک هابووە، چیرۆکێک هابووە. جاری وایە لە شێوازی هۆنراوەیەکی پایەبەرز هابووە. دواتر گەیشتووە بۆ گروپ و کۆمەڵەی جیاواز تاکو حیزبی سیاسی لەم ناوچەیە دروست بووە. بەڵام هەمیشە ڕایەک هەیە کە ڕای شەقامە، ڕای خەڵکە. لە شێوازی خۆپشاندانی جیاوازە، لە شێوازی دەربڕینی جیاوازە هەمیشە ناتوانرێ لە قەبارە بدرێ بچووک بکرێتەوە، دەنگەناکانی کەم کرێتەوە. بەم جۆرە مامەڵەکردن لەگەڵ سلەیمانیە هاتووە تا ئەم سەردەمەی یا ئەمڕۆ کە جەنابەت یادوەری ساڵان و یادوەری دروستبوونی سلێمانیە. ئێستا مامەڵی دەسەڵاتی کوردی وەکو مامەڵی داگیرکەران لەگەڵ سلێمانی بێدەنگکردن، ملکەچکردن بۆ پرۆژەکانیان، بۆ تەوژمەکانیان. هەموو هێزیشی سیاسی حەقی خۆیەتی لەسەر شەقامەکە، لەسەر شەقامی کوردی ئیش بکە. زۆرترین ئەندام بۆ خۆی کۆکاتەوە، زۆرترین دەنگ دەر بۆ خۆی کۆکاتەوە کە ئەمە کاری حیزبە. جا لە دەسەڵات هەبێ یا لە ئۆپۆزیسیۆنا بێ. بەڵام ئەوەی کە زیایە لەوەیە لەگەڵم بیت ئەوە کوڕی باشی، ئینسانی باشی، لەگەڵم نەبیت تۆ گومانە لەسەرە. یان ئەگەر لەگەڵم نەبی ڕای جیاوازەکە و نابێت لە تەموو مژێکا کار بکەی کە ڕەخ نەبێت لە بەها پیرۆزەکانی من، ڕەخ نەبێت لە بۆچوونەکانی من. دەسەڵاتی سیاسی مقدس دروست ئەکا، هەیکەلەی حیزب بکاتە مقدس. شەقامی کوردی بەوە فێر نەبووە کە مقدسکردنی تەقدیسی شەخص بکە. کاریزما هەبووە، هەموو کۆمەلگایە کاریزمای خۆی دروست کردووە. ئەوەش کاتێک دروست دەبێ کە سیستەمی سیاسی نەبێ، هەموو تواناکان ئەگەرەکان ئەگەڕێتەوە بۆ تاچێک کە تاکەکانیش کۆچ ئەکەن، بە کۆچی خوایی بێ، بە هەر شتێکی کە بە یاشەیی دەبن،
زۆر جار کە باسی ئێستا ئەکرێ ئەڵین ئەگەر فلان بەڕێز فلان جوامێر بمایە ئێستا ئەم حاڵە دروست نەئەبوو ئەمە لە غیابی کاریزمایە بەڵام سەبەبە ڕئیسیەکەی غیابی سێستەمیە سیستەمی سیاسی وڵاتێک هەیە هاوڵاتیانی تایە سەرژمێری تایە داهاتێکت هەیە سەرچاوی سروشتیت و ناسروشتیت هەیە دەوڵەتداری ئەوەیە ئەم داهاتە و بۆ کۆکاتەوە زۆرترین داهات پەیاکە بۆ کەمترین خەرجی بۆی بتوانێت زۆرترین خزمەتگوزاری و ژیانێکی پڕ کەرامەت و کبریا بۆ هاوڵاتیانی پەیاکە باش بەزووتت دانەوێ بێدەنگیکەن پارتی یەکێتی کامیان زیاتر دانەوێ بێدەنگیکەن سلێمانی من پێم وایە کە تۆ بودجەی گەشەپێتانی هەرێمەکان کە لە هەولێرەوە بەش ئەکرێ باشە کەمینەیەک بنێری بۆ ئێرە کە سەرژمێری سلەیمانی زیاترە لەوێ پێم وایە جێنەکردنەوەی پارێزگای هەڵەبجە لە بودجەی پەرەبێدانی هەرێمەکانە و بەستنەوەی بە سلەیمانی لە هەولێرەوە ئەکرێ پێم وایە بەستنەوەی دوو ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین و گەرمیان بە بودجەی پەرپێدانی هەرێمەکان لەسەر بەشە بودجەی سلەیمانی ئەمانە وە پرۆژەکان و وەزارەتی پلاندانان پرۆژەکان ئەنێرێ بۆ بەشی پلاندانانی پارێزگاکان وەزارەت دایانێ کە چ پرۆژەیە تاوکاری بۆ کرێ ئەوەی لە سایانەوەی تاو بۆ ئەوە بووە من پێم وایە بودجە و خێروبێر ئێستا لەسەر ڕەنگی شار بەشەکرێ سزایەک هەیە تۆ باسی لامەرکەزیەکەی پێدەوترێ شارچێتیەکەی کە بە شەرتێ کۆنسێپتەکە چەمکەکە بۆ ئەوەیە لامەرکەزی بۆ هەموو هەرێمی کوردستان بەشکردنی دەسەڵات لە نێوان سەرۆکایەتی حکومەت یا وەزیرەکان بۆ بەڕێوەبەرە گشتەکان بۆ پارێزگاکان ئەمە ڕێخستنەوەی دەسەڵاتە دوو ئەڵێ دەسەڵاتم مای تێ دەفەرموو بەشە بودجە بەشە موچەی خۆت ئەوەندە پیا بکە پارێزگایەکی وەک هەڵەبجە ئەو بەش سونەرە زۆرەی نییە بەچی پایکە باشە بەس قسەرەستەوەی یەکێتی بۆ چی ئەو ڕێکەوتنەی کردووە ئێستا یەکێتی خۆشی بەشداری لە سزادان گەمارۆیەکە من پێم وایە باشە لە کاتێکا پەیوەندەکان تەحالوفی استراتیژی بێ باشە جیاوازیەک نییە لە کاتێکا ململیانەکەیان ئەگاتە مریشکە ڕەشە باشە لەم زۆنەیە دێنەوە بە نەهجی شەقام قسە ئەکرێ بەنهجی ئۆپۆزیسیۆن و شەقام شەقام ئۆپۆزیسیۆن بەشێکی ئێستا لە دەسەڵاتایە ئەوانیش بەشێکن لەوە کە باسی پرۆسەی چاکسازی ئەکرێ پرۆسەی چاکسازی کە لە پەرلەمان دەنگی لەسەر دراوە خوێندنەوەی بۆ کراوە دەنگی لەسەر دراوە بەڵام سێکتەری نەوت ناگرێتەوە کە تۆ داهاتە لە سایان نەوەی بۆ 95 لەسەر نەوتە چاکسازی لە چیە ئەکرێ لەسەر داهاتە نانەوتیەکانە ئەکرێ یعنی ئەگەر هەمووشی جێبەجێ بکرێ لە سایە 5 بۆ 8 چاکسازی ئیگرێتەوە لە یاسای چاکسازیە کە دەنگی لەسەر دراوە باسی موچەیە باسی داهاتی نانەوتیش نییە بەڵام داهاتیەوە نییە ئەی تۆ چاکسازی لە چی ئاکرێ وەکو وایە من $1000 پەیاکەم بڵێم چاکسازی لەسەر $100 ئەمە کێشەکەیە کێشەکە لەوایە ئەم هێزە سیاسیانە ململانێ واریدە لە نێوانیانە هەبێ باش هێزەکانی نێو دەسەڵات هێزەکانی نێو ئۆپۆزیسیۆن ئۆپسیۆن و دەسەڵاتیش بەڵام ناکرێ ململانیە باجەکەی هاوڵاتی بیدا باجەکەی ڕەنوبۆی شارێک بیدا باجەکەی ببێتە کێشە ئەم شارە بۆ جادەکەی ئەم بۆ تاو ناکرێ شەقامەکانی بۆ تاو ناکرێ من پێم سەیرە کە باز لەوە کرێ ئیش زۆر کراوە لە سلەیمانیا پرۆژەی خزمەتگوزاری ئاو کارەبا جادە ئاوەڕۆ ئەمانە واجبی ئەرکی حکومداری و دەوڵەتداریە کە خزمەتگوزاری سەرەتاییە پێشکەشی هاوڵاتیانی بکە من ئەوە بە پرۆژەی نوێ نایبینم ئەی چی بە پرۆژە دەبینی پرۆژەیەک ئەوەیە لە سێکتەرە جیاوازەکانە شتێکی زیاد لە خزمەتگوزاری گشتی ببێتە خزمەتگوزاری بۆ توێژ و ئەتیافە جیاوازەکانی کۆمەڵگا تۆ ناکرێ خەستەخانەکانە بێدەرمان بن
ناکرێ قوتابخانەکانن کورسیتیانە بێ، ناکرێ مامۆساکانە پاشەکەوت بکرێت و کێشیانەوە بێ، ناکرێ زانکۆکانە خۆپشاندام کەن لە جیاتی چارەسەری گرفتەکەیان دائەخرێ دەوامیان، ناکرێ کارەبا بەو شێوەیە بێ، ناکرێ ئاوەڕۆ بەو شێوەیە بێ، ناکرێ سیاراتی دەوائیرەکان و خزمەتگوزاری شارەوانی هەمووی بیرێ بە شەریکات و خۆی شارەوانی هەزارەها کارمەندی هەیە و نەتوانێت شەریکەی هاوبەشی مشارێک و ئەسوم دروستکە لەگەڵیانە. هەموو ئەمانە نەکرێ ئەگەر جادەیەک لە شوێنێکی دوورە دەست باز لێ بکرێتەوە و چەند ساڵێکی پێ بچێ دەرمان نەما. خەسخانەی هیوا بە دۆستایەتی و خێرخوازی هاوڵاتیانە بڕوا بەڕێەوە کە تۆیەک ئەمە بکەی. من پێم وایە پرۆژەی خزمەتگوزاری پێویستیەکانی دەوڵەتە بەرامبەر بە هاوڵاتیانی. دوای ئەوە بیر لەواکەیتەوە ئایا چەند زانکۆی کە ئەکرێتەوە، چەند پێداویستی تایبەتەکان پێویستە خزمەت بکرێن، چەند جادە و ڕێگاوپانەکەیتەوە بۆی وڵات گەورەکەی، کێشەی تەجاوزات چۆن حەلەکەی. هەموو ئەم کێشانە پرۆژەن. من پێم وایە ململانی سیاسیەکان شۆڕ بۆتەوە بۆ سزادانی شار، سزادانی تاک. باشە بەس وەکو یەکێتی سەڵێن ڕێکەوتنێکیان کردووە لەم کابینێ 57/43 دابەشکرێ داهاتی نەوت بۆ نمونە، دواییش هەر کەسە و لە بڕونە داهاتی ناوخۆ بۆ پرۆژەکان بۆ خەرجی دایرەکان خەرج بکرێت داهاتی ناوخۆ لەگەڵ ئەوەش کە دەمێنێن تۆ بۆ تەمویلی موچە بکرێت. ئەم ڕێکەوتنە چۆن دەبینی بەڕێز؟ هەموو ڕێکەوتنێک حیزبی سیاسی بۆی هەیە ڕێکەوتن بکە ئاساییە، بەڵام کێشەکە لەوەیە حیزب بۆ قاسەی حیزبیکە یان بۆ قاسەی دەوڵەت و خزمەتگوزاری. ئێوە جەنابتان شارەزان پیاوێکی ڕاگەیاندکارن، قاسەی حیزب هەمیشە سیخناخە و پڕە، بەڵام قاسەی حکومەت هەمیشە بەتاڵە. کێشەکە لەوایە ڕێکەوتنی حیزبی حەقی خۆیانە داهات پیاکەن بۆ مەسرەفی ئەندامەکان و هەوادارەکانیان و هێزەکانیان خۆلی چۆ بژین باش نییە، بەڵام ناکرێ زۆرینەی خەمەکەت خەمی قاسەی حیزب بێ، خەمی قاسەی دەوڵەت گرنگە. ناکرێت تۆ لە شوێنێکا کار بکەیت و قاسەکە و بەتاڵ بێ و کۆمەڵێ داواکاریشە لێ بکەنەوە بێ وا بکەیت و وا بکەیت و وا بکەیت کە خۆپشاندانێکی شەبێ بێ بچی قسەیان بۆ بکەیت و بڵێ ئەمەل بە قۆناغی ڕاگۆزەرە ئەڕۆین. ئەوەتی ژیان هەیە بە ئێمەیان فێر کردووەمە قۆناغێکی ڕاگۆزەرە. 30 ساڵ حکومڕانی نەیتوانی بناماکانی سیستەمێکی حەکیمانە دروستکە لە نێوان تاک، شەقام، ئۆپۆزیسیۆن، دەسەڵات، بە نەتیجە ژیانێکی پڕکەرامەت بۆ هاوڵاتی. یعنی وڵاتێک کراوە بەوەی سەرچاوەیەکی گەورە بێ بۆ دەوڵەمەندکردنی بەرپرس دەسەڵاتی حیزبی زۆر لایەنیکە بۆ وەچەکانیان. خۆ نەکراوە بۆ ئەوەی خەمی گشتی. کێشەکە لەوایە ئەم قسانە کە من و جەنابت و خەڵکی کەژەیکەن، خەڵکێکی زۆر ئەم قسانە ئازارن، چونکە خۆیان تێژین. دەچێ بۆ موچە نادرێ، پاشەکەوتی موچەی لێکراوە وێڵە نازانن ئەدرێتەوە یان نادرێتەوە. نەود دەفرۆشین لەوە چێ نەود بکڕین، هەر داهاتمان ئەڵێن کەمە. ئەچی بۆ خانشینی بەو جۆرە وەرەگیرێت. ئەوە خەسەخانەکانتە، ئەوە قوتابخانەکانتە، ئەوە جادەوبانەکانتە، ئەوە کارەباتە، ئەوە ئاوتە، لافایەگە بێ شار وێرانە بێ. هەموو ئەمانە خەڵکی زانی ڕۆژانە تێژی. منەمەی کە ئێڵێم هیچ شتێکم زیان نەکردو لە ئازاریەوان، لەوانەیە بە وەسفێکی ئەدەبیانە جوان باسی ئازاریان کەم، ئەو ئەوەندە هیلاکە ناتوانێت خۆی وەسفەکەی خۆی بکە. کێشەکە لەوایە ئەمە بەرەو چۆ؟ ئایا شارێکی وەک سلەیمانی، ئایا توێژەکانی، ئایا دەنگی شەقامەکەی تاکەی هزرێکی نوێ دروستەکە لەگەڵ ئەمە بێ، یان ئەوەی کە بڵین ئۆمێد چۆن دروستە بێت. باش لەسەرەوەش قسە دەکەین بەس داهاتی سلێمانی ئەگەر ئیدارەدانێکی باشەوەی بەڕێزت پێشتر پارێزگاری سلێمانی بوو، کاتی خۆی دەست لە کار کێشاوتر لەبەرەوەی کە دەسەڵاتم نییە، لەبەرەوەی ناتوانێت و کاتەش کێشەی قوتابیان هەبوو خزمەتیان بکەیت، لەبەرەوەی کە بۆ نمونە پاشکەوتی مامۆسایان بگێڕیتەوە پارەی ئەو بڵێن پرۆژە دابین بکەیت. ئێستا داهاتی سلێمانی ئەگەر ئیدارەدانێکی باشی هەبێت بەش ناکە
ینی دوای لە سەداتەکانی تریش قسە دەکەین وەکو داهاتی ناوخۆی ئەم ناوچەیە. من نازانم جناوی پارێزگار ئێستا ئاگای لە داهاتی نەوتیە یان نا ئەوی بزانم ئاگای لێ نییە. داهاتی غەیرە نەوتی نەوتی کە تۆ داهاتەکە سایە 95 نەوت بێ باش داهاتی غەیرە نەوتی سای 5 بێ ئاگاداربی بێر نەقاسەکەی بەردەست و تۆ و خەزێنەی 1 و 2 بێ مەساریفەکەی لێ دەرنایێت مەساریفی تەشخیری پێویستەکانی ناحی و قەزاکان پێویستەکانی هێزی ناوخۆ چالاکیە مەدەنیەکان هەموو ئەمانە مەساریفی هەیە گاز بۆ سیارەکان جوڵەیەک بۆ بەلەدەی سلەیمانی و گەڕان بە شوێن تەجاوزە هەموو ئەمانە مەساریفە کە تۆ داهاتی ناوخۆکەش بە باشی داهاتی ناوخۆکە نانەوتیەکانیش داتاکانە نێنێ ئیتر دەسەڵاتی چی؟ ئەو کاتش کە بەڕێز ئەگەداری داهاتی ناوخۆی سلێمانی نەبووی؟ نەخێر من چەند جارێک داوام کرد لیانون کردم داوای داهاتی ناوخۆی سلێمانی کرد؟ بەڵێ من وتم تۆ ساری نەوت بەسەر جادەکانمان ئاڕوە گلەیی لە بەڕێوەبەرایەتی هاتشۆکەی بەڕێوەبەرایەتی هاتشۆی منەکرێ گرەیی لە بەڕێوەبەرایەتی ئاوادانکردنەوە ئەوی ئێمەکرێ بە هاوڕەکانی ئێمە ئێ باشە جادەکەم خراپە بێ پێم بڵێ ئەم سیارەیە چەندی برد چۆن ڕۆیش بۆ چۆ چوو شتێکمان لەو پارەیە بنێ جادەکەی پێچاکەینەوە ئەبێ پەیوەندێکە ئاسۆیی نییە پەیوەندێکە بەرەو سەرەوەیە ئەمە واو لەیە کا تۆ بچیت ئەم بەڕێوەبەرایەتێکشتانە مخاتەبەی وەزارەتەکەیان بکەن وەزارەتیش لە ئەنجومەنی وەزیرانە و لە ڕێگەی وەزارەتی داراییەوە بەشە بودجە و بەشە بودجەی تەشخیری سەرفەکرێ ئێ بەس کێشەکان بۆ ئێمە و تەوزیعکردنی داهات بۆ هەولێر ئەمە چۆنە بێ کێشەکە لەوایە حتا زیاکردنی داهات کە مافی خۆتە بیر لەوە بکەیتەوە من چەند شەریکە ئەتوانن دروستکەم ئەم حکوومەتی خۆجێیە لەگەڵ بەڕێوەبەرایەتە گشتەکانە چەند ئەتوانن کار بکەن لەشکرێ لە کارمەندمان هەیە ئەمانە ئەتوانن لەگەڵ کۆمپانیەکانی کەرتی تایبەتە کۆمپانیای مساهم هاوبەش دروستکرێ بۆی داهاتێکی هەبێ و بارگرانی لەسەر حکومەت نەمێنێ کەمە لە عێراقا تا ئێستا بەردەوامە بە دەستور حەقی یاوە باشە لێرە نانێش بکرێ لێرە بەداخەوە بەرنامەی حکومڕانی ڕەشید حەکیمانە وەک جەلابی ناوی جەلابێت نایاڵن شوێنی خۆی بکاتەوە لێرە ئەبێ خەڵک لە هەژمونی حیزب دەرنەچێ بۆ ئەوەی جۆگرێکی باش بەس بە ئەم پارێزگارەکان لە کوردستانە دەسەڵاتیان نییە بڵم هەڵەبجەمان هەیە سلێمانیمان هەیە هەولێرە لە خۆیان بپرسی کات نا ئەو کاتی بەڕێز ئەزمونێکت هەبوو من ئەزمونێکم هەیە لەگەڵ هەمویانە هەمووی گلەیی بهەبوو هەمووی گلەیە من ئەمڕۆ لە چاپێکەوتنێکای وتم لە ساڵی 2014 من چوون دەست بەکار بووم 13 بۆ 14 بودجەی تەنمیە قالیم هەبوو لە سلێمانی لە سایە 46 سەرف کراوە کە لە بەغداوە دێت لە هەولێر بەش ئەکرێت بە پێی پێویستیەکان لە هەولێر لە سایە 102 سەرف کراوە لە دۆک لە سایە 106 بابە ئەم سایە 26تان لەکوێوە هێنا وانە $100 بواتەوە چۆن 102 سەرف کردووە ئەی سلەیمانی چی لێ هاو کرا بە مەلە لەگەڵ هەیە هاوڕێی پەلەوان تاهەر نەزاها خەڵقمان بر بۆ شایەتی جەنابتان جوابە وەرگرت من جوابم وەرنەگرت کێسەکەش داخرا بەس ئێستا پارێزگاری سلێمانی وەکو سەدەمی جەناب فەرمو ینی دەسەڵاتی نییە فەرموو جەناب بەڵێ بەخوا مەگەل لە خۆی پرسن من هیوادارم دەسەڵاتی زۆر زیاتر بێ هیوادارم زۆر دەستکراوەتر بێ ئەوەی بە من نەکرا سەدقات بەو بکرێ وەک هیوا هاوڕێمان باشە بەس ئەو کاتە دەسوپێی جەنابتیان بەستە بوو من پێم وایە سیستەمەکە دەسوپێی زۆر کەسە بەستێ زۆر کەسە یعنی زۆربەی بەڕێوەبەرە گشتەکان گلەیی و گازەندەیان هەیە کێشەیە بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی باز لە مەحەویلە بکات نەتوانێت پایکە بیکڕێ کێشەیە سەرۆکی شارەوانی نەتوانێت حەوافز بۆ کارمەند و کارگوزارەکانی سەرفکە بە پارەی بەڕێوەبەرایەتی هاتشۆی سلەیمانی کۆپتەر بۆ هەولێر و دۆک بکڕێ هەمووی هەبووە
داتاکان هەمووی ماوەن لای جناوی پارێزگار و جناوی جێگری پارێزگار و ئەنجومەنی پارێزگار هەمووی ماوە کۆنە ینی ئەوانە کۆن بەردەوام بوونیتن ئێستا من ئاگادارنی من هاوڵاتی لە سەردەمی جەنابەت ینی پێشترە بۆ یان پێش من هەبوو کە چین تاقیبمان کردوتمانە و پارانە لەکوێ کۆپتەری چی پێکردراوە بۆ بەڕێوەبەرایەتەکانی ئەوێ کڕاوە بەس لەسەر داهاتی مروری سلەیمانی هاتشوی سلەیمانی کە کێشەکە لەوەیە سیستەمێکی عەدالەت نییە سزای شار بەم جۆرە ئەدرێ شارێک زیندوو بێ شارێک ئۆپۆزیسیۆنی تیا دروست بێ شارێک خۆپشاندان بکە شارێک هاوڵاتی و ئاوێنەی تیا دروست بێ شارێک دەنگەڕەواکانی ئەم تەلەڤیزیۆنانە و خەڵکی کەی هەبێ شارێک گروپی جیاواز دروست بێ ئەتەوێ خۆشمەزەندە بیان ژێنن قەڵەویان کەن تامان ڕێگریان بۆ دروستەکەن باش بەزوەکو یەکێتی هەڵەکانی یەکێتی لە حکومڕانیم ناوچێت چییە ئێستش بۆ نمونە من وەکو هەڵەکانی یەکێتی چونکە ئەو بەرپرسیاری یەکەمە لە ئیدارەدانی ئەم ناوچێت لە پرۆژەکان من دوو خاڵ سەرنجم هەیە لەسەر ئەو شێوە ئەسەرڕێجان زۆر بە سراحەتیش قسەکە بەڵێ ململانەکەی ناو خۆیان باشە هەموو خزمەت گوزاری کشتەکانی بیر بردوونەتەوە کە ئەمە کێشەی خۆیانە ماڵی حیزبە لە قاعەکانە لە میدیاکانی خۆیانە لە کۆبنەوەکان چی ئەکەن بە یەک بیکەن مافی ئاسایی خۆیانە وەجە نەزەری جیاواز هەیە قسەی جیاوازیان هەیە بۆچوونی جیاوازیان هەیە حەقی خۆیانە بەڵام کەیەتە سەر شار ئیدارەدانی حکومەتی خۆجی ناوچەی گەرمیان و ڕاپەڕین و سلەیمانی و هەڵەبجە کە لە ژێر هەژمونی دەسەڵاتی ئەوانن ئەبێ گۆشەنیکای حکومڕانیان هەبێ دەوڵەتداریان هەبێ لەسەر مستەوای ململانێ سەیر نەکەن ئەمە سەرنجی یەکەمە کە ململانەکانی ناوخۆ بەو جۆرە شکاوەتەوە لە باجەکەی تاگریا لایەنیشی کە هەموو ململانەیە گواریدە لەگەڵ هەولێرا و لەگەڵ پارتیا دوو حیزبی جیاواز ڕێئەکەون ڕێناکەون لەسەر ڕۆژ وەک حیزب حەقی خۆیانە لە کۆبوونەوەکانیانە چی ئەڵێن بە یەکتری بێڵێن پرۆژەکانی ئەنی بە دڵنیە بە تۆ ئەڵێ واو کردو ئەوڵێ تۆ واو کردو لەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردن خلافیان هەیە لەسەر نووسینی دەسوور خلافیان هەیە لەسەر پەیوەندەکانی بەغا خلافیان هەیە جیاوازیان هەیە لەسەر سیاسەتی نەوتی جیاوازیان هەیە هەموو مافی خۆیانە بەڵام ناکرێت کە لەوێ ڕێک بوو بێ شەڕ بە هێزەکانی ئێرە بفرۆشێ کە لەوێ ناڕێک بوو بێ داوای پشتیوانی لە هێزەکانی ئێرە بکە من پێم وایە ململانەی حیزبی واجبە هەموو سەرکردەیەک هەموو هێزیشی سیاسی مخبابێک بیکە بۆی زیندوو بمێنیتەوە بۆی پرۆژەی خۆت هەیە ئەتەوێت دەنگی بۆ کۆکەیتەوە یا دەنگی هاوڵاتیانە بە پرۆسەی هەڵبژاردن یا لەو بۆتانەی کە کاری تیاکەن لەو وێزگایانایە هەوڵ بەی زۆرترین هەوادار زۆرترین شت بۆ پرۆژەکانی خۆ کۆکەیتەوە بەڵام کە ململانەکانتان هاتە سەر ئەوەی زاڵگەکان هاوڵاتی ئەم لاو ئەولا بچەوسێنێتەوە ڕەنەکانی ئەم لاو ئەولا بچەوسێنێتەوە جەوێکی ترسناک بۆ هاوڵاتیان و بۆ دانیشتوانی شار و وڵات دروستکەی کێشەکە لەوایە یان ناکرێت دایمە هەمیشە ئێمە دەستمان لەسەر دڵمان بێ هەموو هاوڵاتیان زەنگێکی شەڕی ناوخۆ بەڕێگەوەیە هەمیشە بۆ ئەمە دروست کرێ ئەگەر باوەڕتان بە پرۆسەی دیموکراسیە ئەگەر باوەڕتان بە دانووسانە بۆ کارێکی خیتابێکی عەقڵانی لەگەڵ یەکتریە دروست ناکەن بۆ ئەو کێشانە شەڕی ناوخۆ کەستانی پێ لە ناو نابرێت پەیوەندی استراتیژی دەرکەوت وەهمێکە بەشکردنی پۆستەکان بۆ نەک عیلاقەیەکی استراتیژی ئەکرێ ئێوە هاوپەیمان بن بەشداری حکومڕان بن ئەم ساڵ دوو ساڵی کە بەشدار نەبن 4 ساڵی کە بە شێوازیچکە دەسەڵات بەرن بەڕێوە بەڵام ناکرێ ئەم تانوپۆیی کە ئێوە پێوەی خەریکن بجوێزنەوە بۆ هاوڵاتیان نە خزمە گوزاری بکرێ نە ئەمین و ئومان بێ نە دایمە هەست لە ترسێکا بژی ئیتر چۆن شار و ژێرپردەکە و دەنگی عەرەبانەی بەیانی و دەنگی مەلای مزگەوت و ئەوەت خۆشەوێ لە شارە
بۆیە لەشکرێک لە گەنج لە بنەماڵەکان دروست بوون هیجرە دەکەن. کاتێک شار خۆشەویستە کە تۆ هەست بکەی ئەم خاکەی هەمومانە، کە تۆ هەست بکەی لەسەر ڕەنی قشت و چاوت و بیرکردنەوەت و قەڵەمەکەت محاسبە ناکرێ. کاتێ هەست بکەی کە لە جیاتی یاسای ڕۆژنامەیگەری سزا بدرێ یاسایەک بێنن لەو دی و پەنجەرەکانی زیندانەوە. ئەبێ من پێم وایە ململانەی هەولێر و سلەیمانی با بەردەوام بێ، بەس کە لەم شارەیە پێکەوەن جەوێک ئەتمۆسفێرێک دروستکەن تەندروست کە خەڵکی ئەوێش بڵێ ئەم دوو هێزە سیاسێ گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان توانیان ئەتمۆسفێریی تەندروست دروستکەن بۆ هەستکردن بە ئاشتەوایی کۆمەڵایەتی، بۆ عەدالەتی کۆمەڵایەتی، بۆ پیادەکردنی پێدانی ماف بۆ مافخوراوان، بۆ دادگاییکردنی لاسارەکان و گەندەڵخۆرەکان. لەسەر ئەساسی ئەوە نەبێ فلان گۆڕانە یەکێتیە یەکگرتووە کۆمەڵە، لەسەر ئەساسی ئەوە بێ کارمەندێکە لە پۆستەکەی خۆیان چۆن دەسەڵاتی بەدەستداوە. کێشەکە لەوایە من کاک حەکیم لەگەڵ ئەوەیان کە یەکێتی ئەم دوو خاڵە بێ لێک باتەوە. باش بەس وەکو نوێنەرەکانی ئەم منتیقەیە لە حکوومەت نوێنەرەکانی بڵێن ئەم منتیقەیە لە حکوومەت یەکێتی بێت گۆڕان بێت لە حکوومەتەوە بەرپرسیارەتیان چییە ئێستا بەرامبەر ئەو ناوچەیە؟ ڕەنگە ئێستا پارتیش بڵێ دەسەڵاتی نیە لەم منتیقەیە ئەو یەکێتی بەرپرسیار لە ئیدارەدانی ئەم ناوچەیە، کە زۆر جار بۆ نمونە دەڵێن سەرۆکی حکوومەت لێرە دەسەڵاتی پۆلیسێکی نییە، بۆ نمونە بەرپرسانی پارتی ئەرکیان چیە بۆ نمونە مادەمگەر غەدرێک لە سلێمانی بکرێت لە داهاتە لە ئیدارەدانی داهاتەکانە چارەسەرەکە چییە بڵێن؟ من پێم وایە حکومڕانی ڕەشید باشە عەدالەتی کۆمەڵایەتی جوغرافیایی نابێ پێ قەتیس بکرێ. بۆ نمونە تۆ لە ناحەیەکە لە قەزایەکە لە شارێکە دەسەڵاتی لایەنێکی سیاسی هەیە، بەو دەسەڵاتەی کە هەتە بەرنامەی خەمی گشتی هەبێ بۆ پرۆژەی خزمەتگوزاری. ئەم کێشانەی سەرۆکی حکومەت لێرە دەسینێ و جێگری سەرۆکی حکومەت لەوێ دەسینیە، ئەمە خەمی خەڵک نییە. خەمی خەڵک ئەوەیەتی مافەکانی پارێزراو بێ بە عەدالەت بژی بە ئاشتی بڕوات لەم جادە و ئەو جادەیە، مناڵەکەی وەک مناڵێکی ئاسایی لە مەکتەبەکانە محاسبە نەکرێت لەسەرەوەی بابی یامانی شتێکە، ژیان بەو جۆرە بێ. پۆستەکان لەسەر ئەساسی ڕاستە حیزبەکان ڕێکەون کە بە پیبراوە پۆست تەوزیعکرێ، ئەمەش لە هەموو وڵاتێکا کراوە، بەڵام نابێت چۆڕ بکرێتەوە بۆ تۆ کەسێکت هەیە کەفاعەتی هەیە لە تۆ نییە، ئەزانی خزمەتی گشتیەکە خەمی گشتی هەیە، بۆ ناهێنی دەرگای بۆ بکەیتەوە بێ کەسێک بێری چەند لەسەر تەکەتولی منە یا تەکەتولی ئەولا، چەند سەر بە منە یا سەر بەوە، چۆن چیم پێوە جێبەجێکا و چیم پێوە جێبەجێ ناکە. ئەم خەمانە خەمی گشتی خەڵک نین، خەمی گشتی خەڵک وڵات وڵاتی هەمومانە، شار شاری هەمومانە. باش ئەگەر هاوڵاتیکی ئاسوودە و ئاشتایەتی کۆمەڵاییمان بێ، ئەبێ بیر و ڕاجیاوازەکان لە بۆتێکا یەکتری قبوڵ بکەین. بەزمە بسمە لە ئیدارەدانی داهاتێک ئێستا چارەسەرەکە چییە؟ لە سلێمانی بێ لە هەولێر بێ داهاتی نەوتی بێ غەیر نەوتی بێ، یعنی بۆەوەی کە بەشی خزمەتگوزاری هەموو ناوچەکان کە هەمویان لێی سوودمەند بن، چارەسەرەکە چییە؟ یەکەم شەفافێتە. این بە شەفافێت بڵێن بابە ئەوەنەمان هەیە، ئەوەندە قەرزارین، ئەوەندە مەساریفمانە، ئەوەنە داهاتمانە. دوو داهاتی ون زیینوو بکرێتەوە. داهاتی ون داهاتەکەونەکانی کارڕۆن لە سنوورێکا تەنسیقی پێ ئەوترێ و لە سنوورێککە نازانم چی پێوەوترێ و لە سنوورێککە چی پێوترێ، داهاتەونەکان ئەوانەی کە ناڕێنە خەزێنەی یەک و دوو لەم شارە، ئەوینانی کە ژەنابی وەزیردارەیە فەرمیێڵێ ناچێتەوە قاسەی من، ئەبێ ئەم داهاتەونانە زیینوو کرێتەوە. سێ حیزبەکان بە پێی یاسایی بودجەکە لە پەرلەمانە دەنگی لەسەردراوە، بەڵێ ئەمە دەنگی پێبێتەوە، هەمواری دۆمی بۆ بکرێتەوە بە پێی کورسەکان یا ژمارەی دەنگدان لە داهاتی گشتی پارەوەرگرن بۆ ژیانی خۆیان و پەرلەمانتارەکانیان و یا بڵین پەرلەمانتار موچەیە یا هەوادارەکان و کادرەکانیانە و مەساریفی هێزەکان و مقەڕاتەکانیان و یەک لەشکر لە مقەڕ.
ئەمە ئەبێ زین وکرێتەوە. چوار کە تۆ لە دنیای حکمڕانیە ئەوەیە پرۆژەت چەند پێویستە بۆ قۆناغەکە و زیالەوەش چیت ئەوێ بکەی بۆ 4 ساڵی داهاتوو. ناکرێ من 2 ساڵ لە حکمڕانە بم هیچ بێداک ساڵێک بۆڵە بکەم ساڵی شوانم بێمە دەرێ بڵێم وەڵی ئێوەتان نەکرد واتان نەکرد. ئەبێ پرۆژەیەکی تەواوکاری هەبێ لە نێوانانە لەسەر نەهجی شەخصەکان نەڕوا نەهجی شەخص و میزاجەکان. من پێم وایە ئەگەر ئەم کارانە بکرێ سەدەها کەسی پسپۆڕ و زانگۆکانمان هەیە کە ئەڵێ ئەم داهاتە بەم جۆرە زیە ئەکرێ بسیاری نەوت ئەوەنەیە ئەوەنە ئەفرۆشێ. بەسەوەی پێویست بە حیزبەکان باست کە ئێستا کە هەمووی لای پارتی ویکێتی ئەگەر بە پێی یاساڕە بخرێ باشترە بجێ حیزبەکان ئێستاوان زیاتر بەشە گەورەکە بۆ خۆیان دەگەڕن بەشە کەمەکەش بۆ میلەت. نە قوربانجان یعنی ئەگەر هەر بەشکردنی داهات بۆ حیزبەکانە ئیتر حکمڕانیتان بۆ چی؟ با لە جیاتی بەڕێوەبەری ناحەیە کۆمیتە بێ لێرە و لەو لاش لەق بێ ئیتر بۆچی دەوڵەتاریەکەن بۆ ئەم هەموو پۆستە ناوڕێکمان نێدەی وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت دێنی وڵاتان لەگەڵ مامێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان هەبێت بینەرانی بڕست کەسەر ئێستاگەر لێرە بڵین زۆربەی پرۆژەکان وەستاون بازنزی کە 1000 پرۆژە مەپوجبوونی بەڵێندەرکردنەوەی چەکی بەڵێندەرانە بەنیوە قیمەت. یعنی ئێستا چارەسەرەکە چییە بۆی کە پرۆژەکان بەگەر بخرێنەوە پرۆژە وەستاوانە هەلی لانی کەم بەناڕاستەخۆ بەڕاستەخۆ هەلی کار بڕخسێنرێت ڕێگاوبانەکان بە هەمان شێوە پارەی بەڵێندەرانە بی پارەی خۆی لە بانقادانراوە وەڵاوەی شومی شەڕی داعشە وەڵا داهاتمانی وەڵا کۆرۆنایە وەڵا کێشەی فرۆشتنی نەوتە ئەی ناکرێت گرێ بەستێکی لەگەڵا بکەی بڵێ من بردم بەم جۆرە دەمەوە یا زەروراتەکانی کە پێویستە تۆ بیدەی لە مەسلەی کارەبا و ئاو و کرێ و زەری بە مەقاسەیەکی پێ بکرێ ئەمە یەک دووەم حکومەتی عێراق ئەوەی من ئاگادارم بڕیاریی یاوە بۆ ئەو پارەی بەڵێندەرانەی کە لای حکومەتی عێراقیە ئەو فترەی کە دواکەوتووە لە گۆڕینی نرخی دۆلار و دینارە هاتووە تعویزێکی هەدەوە لە سایە 20 لە سایە 18 من ئاگادارم $3 بەرز کرابەوە بەڵێ کەچی لەم وڵاتە بە ئاشکرا پێیان ئەڵێن با بە باسی پارەی چیەکەن پارەی خۆیان تەمینات ئەی چۆن حکومڕان لەگەڵ کەرتێکی گەورە کە جومگەیەکی ژیانی پێکە کەرتی تایبەتە ئاوە مامەڵاکەی هیچ نەبێدانیشە لەگەڵی ئەجەندەیەک دانیە بۆ پێدانی پارەکەی لە کەم کەم و لە زۆر زۆر و تەخیربوونەکەی ئەمە تۆ چۆن داوای ئەرچی لێ ئەەکەی ئەبێ خۆ مافیشی بپارێزرێ کێشەکە لەوایە ئەم وڵاتە ناڵێم
ئەجەندەی حکومرانی نووسراویان زۆرە بەڵام جێبەجێکردن بۆتە وەهم کردار کەمە بەڵێ کردار لەسەر واقعی حاڵ کەمە کردارێکی شەبێ بۆ بەهێزکردنی باڵەخانەی حیزبە بۆ بەهێزکردنی جومگەکانی بنەماڵەیە بۆ بەهێزکردنی تەکەتولەکانی ئەم کاک و ئەو کاکە چ لە دەسەڵات چ لە حکم ئۆپۆزیسیۆن بەداخەوە وڵات خۆشەویستی بۆ خاک و خەمینگشتی نەما ئەو پەڕی وازێنێ چی لە ماڵەوە دانیشیت و ڕۆژ تا ئێوارە سەیری میدیاکان خەمێک لە دەم و چاوت و لە بیرکردنەوە لە قەڵەم تا ئەبینرێ یان ئەڵێ ئەرکی نیشتیمانیمە ئەرکی مرۆڤایەتیمە بێ بەشداری بکەم بەو ئەزمونەی کە هەمە لە شوێنێکە دەسێ بەمە سەر شتێ دەسێ بەرە پێشەوە 6 دەست پاڵە پێوانێ تا نەزانێ پەنجەکانی تۆ چی ئەڵێ چی ئەنووسێ چۆن بیرەکاتەوە و لەسەر چ تەکاتولێکە و لە چ کاکێکەوە نزیکی و لە چ کاکێکەوە دووری کێشەکە لەوەیە ئەم وڵاتە بۆتە وڵاتی بەشکردنی کەسەکان لەسەر دەرباری سوڵتان لێرە سوڵتانیزم لە ناو کۆمەلگای کوردوریتیە حیزبی سیاسی کوردی دروستیەکە ئەگەر جاریانێک سوڵتانیزمێک لەو دی سنوورەوە بۆمانە هات و پرۆژەیەکی ئامادەکراو بوو ئێستا سوڵتانیزم لە ناو دەسەڵاتی کوردیە لە ناو ژوورە تاریکەکانی حیزبدا سوڵتانیزم بۆتە پایەگایەک بۆ دروستکردن کێشەکە لەوەیە تۆ دەبێ باوەڕت بە قودسیەتەکانیان بێ بە هەڵەکانیانە بێت چاوە داخەی بە چاکەکانیان بڵین ئەی دەست خۆش بەڕاستی کارێکی گرنگ کرد من چی بکەم لە چاکسازی کە هاوڵاتیکی تاک لێی وەرنەگرێ کەڵکی لێ وەرنەگرێ ئەگەر قازەی حیزبی پێ پڕەکەنەوە ماڵتانەوە بێگەرواز لە قاسەی حکومت بێنن خۆتان چۆن پارە پیاکەن بۆ حیزب حەقی خۆتانە چەند خۆشە بوو حیزبەکان بە کاسبی شەریفانە و بە ڕکابەری عەدالەت ئیشیان کردایە و داهاتیان پیاب کردایە بەڵام تۆ بێ هەموو کارەکان بۆ کۆمپانیەکانی حیزب بێ هەمووشی هی ئەم کاک و ئەو کاک بێ بەشکردنەکەشی بۆ قاسەی حیزب و بنەماڵە بێ ئەی هاوڵاتی چی لەم چاکسازی بکە باش هاوڵاتی تەنیە باشە ئەمڕۆ لەو بەرنامەی برادرانی کێنێن وتم شار بۆتە قوربانی هاوڵاتی قوربانیە هەیەن هەموو کوردستان قوربانیە قوربانی ئێمە بووینەتە قوربانی وڵات بۆتە قوربانی تاکەکانی کە تەنیا داواکاریی ڕەوایان هەیە وەک قوربانی مامەڵایان نەکرێ قوربانیش ئەیانەوێ فیریکەن بپارڕێتەوە بەداخەوە قوربانی ئەم شارە ناپارڕێتەوە ناچێتەوە ژێر هەژمونی هزرێکی نوێ هەر دروزە بێ باش بەس سەبارەت بە دوای لەسەر چارەسەرەکە چیت چارەسەرەکە بۆ دۆخی سلێمانی کوردستانیش بەس سەر ئەوەی قوتابیانیش ئێستا بۆ نمونە داوای دەرماڵە دەکەن هەموو کوردستان پێویستی بە 7 ملیارە داهات یاریمی کوردستان مانگانە سەر و تریلیۆنێکە تریلیۆنێک و 200 میلیارد 7 میلیارد بۆچی نەدرێ بە ئەو هەژار کوڕە هەژارەکان کە لە زانکۆن ئێستا ئەمڕۆ نردوێنێتە ماڵەوە لەبەرەوەی دەتسن خۆپشاندانەکە لێرە گەورە بێ کۆنتڕۆڵ نەکرێ بەڵێ هەر بۆ ئەوەیە یعنی زانکۆی سلەیمانی مێژوویکی جوانی ئەم شارەیە لە دروستکردنیەوە مۆڵگەی خەبات و پەروەردەکردنی سەدەها کارمەند بۆ ئەم حکومڕانی و بۆ وڵات بووە ئێستا زانکۆیەکیان دروست کردووە زانکۆیەک بەڕێوەبرێ بە خوێنکارەکە ئەڵێ ئاوی گەرمێ نەبێ داخلەکە وێران بێ گەڕ بگرێ کارەباو نەبێ پێویستی شەدەوام کەی پارەشە نایەمێ بێتە سەرجادەش پێی دەوترێ ئەمانە لادەرن خۆپشاندەرن جەوی جادەکە تێگەیەن ڕێگاو بانەگرن بە داڕشنیش بە ئینشات شوێن قسەیان لەگەڵاکەن ئێوەی خوێنکاران سەرتۆپکی خەباتی میلەتەکەمان و دوای تریش لەو لاوەیەنەوە ئەڵێ ئەمانە کۆمەڵێ تێکدەرن بتان بزانن سەر بە چ لایەک و چ لایەکن ناچەند گرفتەکانی لەو بودجەیە ئێمە لە سەرەتایی بووین حانوت هەبوو 5 فرسمانەدا لە سەری ساڵە حانوتەکە و تێنسەکە بەشیە لە داهاتەکەیان نایینەوە بێڵەن ئەم خوێنکارانش
کافتیریاکەیان و مۆخفی پاسەکانیان و مۆخفی سیارەکانیان خۆیان کەڵکی لێ ببینن بۆی داهاتێ دروستکەن و پێی بژی ئیدارەیانی داخلەکان خۆیان بیکەن کێشەکە لەوایە نەڵم خەمی گشتی لای کەم کەس ماوە هاڕووجار ئەی چارەسەرەکە سیێستا و ناڕزایەتی وی ئومێدی کە لە کوردستان هەیە بەعام ئەگەر چاکسازی نەکرێت ئەوە داهات بە نەعاداڵەتیدا بەش دەکرێت ڕاست ینی دۆخەکە بەرەو چی دەڕوانی مادەم تۆ چاکسازیێک نەکەی ڕێگە نەدەی خەڵک خۆ پیشاندان کە سەرکوتی بکەیت چی لێ دەرەچێت کاکەجی من ئەمە حکمی مێژووە کەم نەتەوە هەب یعنی زۆر نەتەوە هەبوون وەکو ئێمە ژیاون زۆر دەسەڵاتیش هەبوون لەمانەی ئێمە دیکتاتۆرتر و تورسێنتر و داپۆسەنتر بوون زۆر شەقامیشە بوو لە ئێمە تاریکستانتر بوو زیندانەکانی فراوانتر بوو بەڵام هزرێکی نوێ فکرێکی نوێ لابد دەردروستە بێ من پێم وایە بۆ ئەوەی چارەسەر بیر لێ بکەیتەوە دەسەڵاتی ژەبێت جۆرێک لە کرانەوەی هەبێ بۆ ڕای بەرامبەر بە گومانەوە سیر لە ڕای بەرامبەر نەکە ئۆپۆزیسیۆنیش ئەبێت تەجروبەکانی خۆی لە ئۆپۆزیسیۆنا چۆن بۆ بەشداری دەسەڵاتی کردو چۆن بۆ یان لە هەر لە ئۆپۆزیسیۆنە ماوەتەوە چۆن بۆ دەنگی کەمەکە و بۆ دەنگی زیاکە ئەم کرانەوەیە لەسەر یەکتری شتێکی پێ دەوترێ خەمی گشتی خەمی تاک و شەقام داهاتەکە دەمەیە مەساریفەکانە دەمەیە عەجزەکە دەمەیە پەیوەندێکە لەگەڵ بەغدایە ئاوایە پەیوەندێکە لە ژێرهەژبوونی ئەم حیزب و ئەو کاک و ئەو دادایە ئەگۆڕێ ئەمە چۆن چارەسەرەکەی ناکرێت تۆ نهاتنی 200 ملیارد دینار لە بەغداوە بە مژدە بە خەڵکی بڵێ ناکرێ موچە کە مافی سەرەتایی و ڕەوای خەڵکە کە کارە کردووە بە مژدە بڵاویکەیتەوە لە سایتەکانە بڵێ سەریمان موچە و جەدۆلەکە بڵاوکەنەوە چێوەریگرێ و چێوەری ناگرێ و خۆشی بخەنەوە سەر خەڵک ئەمانە ئەبێ چارەسەری بنەڕەتی بۆ بکرێ لێتەگەیشتنی هاوبەش کەڵک بینین لە ئەزمونونەکانی دەوروبەر و دەرەوەی وڵاتان و کێشەکان وڵات هەبووە لە دوای شەڕی جیهانی دووەم وێران بووە زۆر لەم تاریکستانی ئێمە خراپتر بوون بە پرۆسەیەکی عەقڵانی ئێمە وابەستەی ناوچەکە و دەوروبەر و دنیاین شەڕەگەورەکانی دنیا بەرتوخمی سنوورەکانمانەکەوێ کار هەیە لەسەر سیاسەتی نەوتی لەسەر نرخی گازی سروشتی لەسەر نەوت وڵاتیشی ناکرێت بە دەر لەو هەموو دنیاە بژین بەڵام خۆ ئەکرێ وڵاتێکیش بیت کۆمەڵێ سیاسەتی عەقڵانی هەبێ سیستەمی سیاسی هەبێ سیاسەتێکی عەقڵانی ئابووری بۆ دروستکردنی ئاشتەوایی کۆمەڵایەتی بۆ دروستکردنی ژیانێکی پەک کەرامەت بۆ تاکەکانی بۆ دابینکردنی داهاتوویەکی ڕووناک بۆ جیلەکان نەوەکانی داهاتوو لەم چواردێ ڕێیە بکرێتە پرۆسەی بەرنامە نەک ئەوەنە وەرەقە بنووسنەوە و بەخواوەی کە نووسێتەوە خۆشی نایخوێنێتەوە بەخوا کە بەنە کۆبوونەوەکانەوە ئەڵێ تۆ وەلا بە ڕێکەوین چۆن داهاتەکە بەشکی ئەم سنوورە بۆ من ئەو سنوورە بۆ تۆ ئەو پەیوەندی بۆ من ئەم حیزبە بۆ تۆ تۆ قەنەعەت وێستە بەشیوە ماوە ئەم دەسەڵاتە چاکسازی منەڵێ مەگەر فریای خۆیان بکەون باشە چاکسازی مەجالی و لە سا هەفتا و دوی خەڵک نەچوو بۆ دەنگدان باش لە پەرلەمانی کوردستانە لەوانەیە زیاتر بێت بەڵێ ئێ باشە بۆ یەک فریای خۆیان بکەون دووهەم بۆ ئەوەی شەقامیش ئومێدێک ببینێ من قەنەعەتەکەم ئەوەیە کە لابد هەر دەبێ فکرێکی نوێ هزرێکی نوێ چەمچێکی نوێ بێتە کاراوە خۆی ڕێگەکەی خۆی دیاریەکە ئایا بەم دەسەڵاتە ئەڵێ ئیتر من دەنگت نادەمێ تەواو بەم ئۆپۆزیۆناڵێ تاقیم کردیتەوە نەوتوانی خەونەکانی من بەدیبێنی ئەچێ بۆتەیەکی نوێ دروستەکە یان ئەگەڕێتەوە سەر ئەو شوێنانە و خیتابی خەڵکەکە پێڵێ ئەگەر ئەمە بکەیت زیزبوونەکە ئەکەینەوە بەوەی چاوەڕێ دەکەم بۆ وەجبەیەکی تر ئەبێ ئەم بۆ ڕێگانە هەمووی کراوە بن لەسەر نووسینێک لەسەر دەنگێک خەڵک نەدرێ بەدادکە عەدالەتی کۆمەڵایەتی ئەوەیە کە هەمومان لەبەر دەمی یاسایە ملکەج بین نەک بەتەنیا بۆ ئەوان یاسا پارێزراوی پەرژەوەندەکانیان بێ و بۆ هاوڵاتیش
زیندانی کردن باش بەزۆکو بۆچون شخصی خۆت پێ دوای ئەم دەسەڵاتە زات چ لە سلێمانی بێ لە هەولێر بێت ینی مەجالیەوەی دەتوانێت چاکسازی بکە یاخود دەبێت لا ببرێ بۆ نمونە من نازانم من باسی چاکسازیم کرد تا ئێستا چاکسازی وامە وهمە لە حەدی کەمتری شاکە کردبێتیان چاکسازی بۆ داهاتی حیزب بووە بەڵام ئەکرێ پرۆسەیەکی تێگەیشتنی گشتی یعنی گیانی من بەڵە چۆنەوە چاک دەکتە بۆ نمونە داهات لای حیزبە هێزی چەکدار پەیوەندیەکان دوو ئیدارە بەچی پرۆژەیەک چاک دەکرێتەوە بۆ نمونە ئەنجومەنی پارێزگا بۆ ئەکتیڤ ناکرێتەوە یاسای ژمارە سێ بۆ وەکو خۆی جێبەجێ ناکرێت لە شارەکانە چی ڕوودەداگە بنەوە ئەوە کتیب بکرێ و جێبەجێ بکرێ ئەوەیە شەفافێتێک وەکو باسمان کە لەسەر داهاتەکان دەسەڵاتێنان و بەشکردنی دەسەڵاتی لامەرکەزی شارەکان و پارێزگاکان و قەزا و ناحەکانی شەو ڕێکەون خۆ ئەمە بۆ خۆیانە یعنی باش بەزەو نیە وتیان لا مرکزیێتەکە شۆڕکراوەتەوە بەڵام شکستی هێناوە ئێستا بۆ منە سەرۆکی حکوومەت لە دیداری میریوتی هەندێک لایەن گلیان دەکە دوایی کە دەسەڵاتەکان شۆڕکرانەوە داهات کەمی کرد و دوایی بڵێن ئەڵێ دەسەڵاتت هەیە بۆ سەرفیات بەزەبێ داهاتەکە خۆپایکەی ئەو لا مرکزی نییە داهات پایکردنیش بە سیستەم و ڕێنماییە کە ئەو داێنێ ئەمە کەیت بەشکردنی دەسەڵاتە ئەی لا مرکزیت چیە لا مرکزیت باشە لا مرکزی ئیداری هەیە هەموو کتابێ نەچێ بۆ ئەوێ باشە دوو لا مرکزی دارایی هەیە ئەم دارایە بەشێک لەو داهاتی هەتە بۆ خزمە گوزارەکان و بۆجێی تەشغیلی خۆ بەکاری بێنی سێ ڕێگە پێدان بۆ دروستکردنی داهات ئەم داهاتە گشتێ بۆ ئەوەی ئەرک لەسەر دەوڵەت و لەسەر وەزارەتی دارایی کەم بێتەوە بەڵام چ پارێزگارێک چ هاوڕێیەک چی بەڕێوەبەری ناحەیە قایمقامێک توانی داهاتێک لە سنوورەکەیان دروستکە ئەوان بڵێت دەستخۆش لێو نابڕین لەو بودجەی کە بۆ دەنێری یەکسەر بە مقابل لیان بڕیوە گەر 10 ملیۆن دیناری پێیا کردێ کەواتە ئەمە وامە بەس من لەگەڵ ئەوەیان بێئومێدی خەڵک لابد ئومێد هەر دروست ئەبێتەوە لە پاش ئەنفال ئومێد بەو جۆرە گەورەیە ڕۆخێنرا بوو دروستیش بوو فاکتەری دەرەکی دەوری بینی و ئەمانە لە ڕاپەڕینە هەروای لیا و لە شەڕی ناو خۆیان هەروای لێ هاو لە چیمیایی و هەڵە بجیاروا بوو ئومێد و فکر هەمیشە لە برەودانە بەس ئێستا ئومێدەکە زیاتر نەکوژراوە لەلایەن دەسەڵاتی کوردیەوە گیانی من ئەڵێم بێ ئومێدیە قەتماقێکی زۆرە بۆیە لە سا 72 هاوڵاتیان ناچن بۆ دەنگدان باشە بەڵام ئەو سایە 72 لە ناوخنی خۆیە ئومێدێک هەر دروست دەکاتەوە ئەنی من ناتوم جوانکاری لە ناومێدی بترسن بۆم ناومێدیش سە دەکێشێ بۆ تونوتی ژێندێک جارەگە هەر ڕێگەی لێ بگیری نا من هیوادارم بۆ تونندەتیژی نەڕوە هیوادارم بۆ خیتابێکی ئەقڵاڵی و خۆڕێخستنەوەی ناومێدی بێ بە پرۆژەیەکی حکومڕانی پرۆژەیەک بۆ دەوڵەتاری پرۆژەیەک بۆ چاکردنی بارودۆخی گشتی باش بادۆ پرسیێم لەسەر سلێمانی بەگەرەیەکێتی خۆی چاک نەکات حکومڕانەکەی چاک نەکات ئەم شار هەر بەم شێوە بەرداوام بێت چی ڕوودەدات وەڵڵاهی شاری سلەیمانی خوا نەکا لە کەس زیز بێ خۆیان بە ساحەیبی نەزانن ئەم شارە خزمەتی ئەو کەسانە ئەکا کە خزمەتکاری بنشا خەڵکەکە ئەم شارە پەلاماری داگیرکەرانی ڕەت کردەوە هەر لە 930 و لە قەسبە و لە چۆ بۆ تا ئێستا هەر لە ڕەشبیگیری 63 و ڕەمیکردنی خەڵکە هەر لە هەناویە خۆی دروست کردوێتەوە و بەرگەی گرتووە پێتان وانە پێیان وانە بێ هیچ لایەک شار مڵچی خۆمە و ئیتر من چیم و شار واکە من پێم وایە بێدەنجی شار کەسبوونی ڕەشەباکەی ڕەنسپیبوونی گەنجەکانی وڵاتم شارم هەموو ئەمانە هزرێکی نێو دروستەکە و ئومێدێک دروستەکە ئەگەر ئەمانە خۆیان شاریان خۆشەوێ ئەبێ گەر هەمومان شارمان خۆشەوێ ئەبێ یەکتریمان خۆش بێ بۆی خزمەتی شارکە سپاس دەکەم سپاس بەوەدەبوون کاک سەردار قادر پارێزگاری پێشووی سلێمانی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ